دوور لە خاک و کەسوکاریان جەژنی لەدایکبوونی حەزرەتی مەسیح لە یەکتر پیرۆز دەکەن. 9 ساڵە خزر نوح و خێزانەکەی بەهۆی هاتنی داعشەوە لە گوندی کرملیسی قەزای حەمدانیەوە بۆ ژیانکردن هاتوونەتە هەرێمی کوردستان. ئێمە 9 ساڵە لە هەرێمی کوردستان دەژین. ئێمە دوای نەمانی داعش نەگەڕاینەوە ناوچەکانی خۆمان، چونکە ئەو بەشەی گەڕانەوە ماڵەکانیان وێران بوو. بۆیە ئێمە نەگەڕاینەوە ناوچەکانی خۆمان لە دەشتی نینەوە. لێرە بارودۆخمان باشە، لە هەرێمی کوردستان ئاسوودەین. جێژنەکانمان بەخۆشی بەڕێ دەکەین، لەگەڵ خێزانەکانمان کۆ دەبینەوە، خواردن و خواردنەوە پێشکەش دەکەین. من بۆ ئەم جێژنە بۆ نانی بەیانی پاچەم ئامادە کردبوو. لە ترسی هێرش و گروپە چەکداریەکانی عێراق هەر 5 منداڵی خێزانەکە چوونەتە دەرەوەی وڵات و نیشتەجێی وڵاتی ئەڵمانیان. بەڵام بۆ بەسەربردننی یادەکانی کریسمس و سەری ساڵی زانی جۆن و جەستیکا گەڕاونەتەوە هەرێمی کوردستان. بۆ جەژنکردن گەڕاومەتەوە و دەمەوێت لای خێزانەکەم نزیک بم. ئێمە لە ئەڵمانیا دەژین، تەنها بۆ جەژن لێرەین. خێزانەکانمان لێرەن، کڵێساکانمان لێرەن. لە ئەڵمانیاش جیاوازیەکی بەم شێوەیە نییە، بەڵام لەگەڵ دایک و باوک و خوشک و برا جەژن جیاوازترە. هەرێمی کوردستان لە دێر زەمانەوە شوێنی پێکەوە ژیانی پێکهاتە و ئاینە جیاوازەکانە. بەراورد بە ناوچەکانی دیکەی عێراق پێکەوە ژیان و گزارشکردنی نەریتەکان لە دۆخێکی باشتردایە. لە کوردستان ئەمە ئەوە ساڵێک و 2 ساڵ نییە کە ئەمە پێکەوەین، هەزاران ساڵەمە لەو وڵاتە پێکەوە دەژین. ئەمن وەک شخصم خەڵکی عنکاوەمە چەندین ساڵە من برادری باب و برام دێنە عنکاوەلەکنمان لۆ پیرۆزبایی جەژنان ئەمە دەچینە کنیان کە جەژنی ڕەمەزان دەبی، جەژنی قوربانی دەبی. ئەو پێکەوە ژیانەکە لە کوردستان هەیە، ئەمە دایمان دوعا دەکەین کە هەر بمینە ئینشەڵڵا. تقریبا کرد نزیکەی 300 بۆ 350,000 مەسیحی هەبێ بە کەرکووکتەوە، بە سلێمانیتەوە، بە هەولێرتەوە، بە دوهۆکتەوە، بە دەشتینەوە، بە مۆسڵەوە. ئەمانە ئەم عەدەدەش بەهۆی کەمبوونەوەیان بەداخەوە کەمبوونەوەی بەهۆی ئەو کێشا و مەشاکلانی کە بەسەر مەسیحەتە هات لە پاش 2003ەوە. عەدەدی مەسیحەکان پێش 2003 نزیکەی 1,800,000 مەسیحی بوو، بەڵام بەداخەوە دوای سقوڵی ڕێژامی بەعس ئەو حدود کرایەوە مەسیحەکان لەواچ و درکیان بەوە هەبوو کەوا ڕوئیای بۆ مستەقبەلیان ڕوون نەبوو. بەڕاستی جگە لە ئاینی مەسیحی 8 ئاینی جیاوازی دیکە لە هەرێمی کوردستان دەژین. بەپێی ئامارەکانی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی نزیکەی 300,000 مەسیحی لە هەرێمی کوردستان و بە ناوچە جێناکۆکانەوە دەژین. زۆرن هاوشێوەی خێزانەکەی خزر نوح لە ترس و ئاڵۆزەکانی شەڕ و پێکدادانەکانی ناوچەکانی عێراق هاتوونەتە هەرێمی کوردستان و ئەم پارچە خاکەیان کردووە بە نیشتیمانی پێکەوە ژیان و هاوشان لەگەڵ پێکهاتە و ئاینە جیاوازەکان گزارشتی ژیان و سرودا ئاینەکانی خۆیان دەکەن. دیار عادل، زوومی هەولێر.